بەیاننامەیەک دەربارەی دانانی یاسای دادگای فیدرالی. دادگای فیدرالی بە بنچینەیەکی سەرەکی ڕژێمی دەستوری هەژمار دەکرێت. کاتی دانانی یاساکان دەخوازێت لە مەدەنیبوونی دەستورەکە کەم نەکاتەوە لە ڕووی دەق و ڕوحی دەستورەوە. مانەوەی ئەو دەستورانەش زامنی ماف و ئازادیەکانە بۆ تەواوی سین و توێژەکانی گەل بە فرەیی ئاینی و مەزهەبی و کەلتوریەوە. لە ڕوانگەی ئەو گرنگەی ئەو دادگایە هەیەی بۆ دانانی هەر یاسایەک ڕەزامەندی هەمووان دەخوازێت لەلایەنە جیاوازەکانی دەرەوە و ناوەوەی ئەنجومەنی نوێنەران. هاوکات لەگەڵ بەهاندوەرگرتنی ڕای پسپۆڕان لە زانکۆ و دادگای یاسای دەستوری و ڕێکخراوەکانی پەیوەست بەو پرسە. ئێمە وەک تۆڕی پێکاتەی تەواوی ئاینەکان لە تۆڕی پێکاتەکان ئەم چەند خاڵانەی خوارەوە دەخەینە ڕوو. یەکەم، دانانی یاسای دادگای فیدرالی لە کەشوهەوایەکی گونجاودا بەڕێوە بچێت، نەک لە سەردەمی ئێستا کە لەبار نییە و بێمەتمانەی بوونی هەیە و باڵی بەسەردا کێشاوە. دوو، نابێت دانانی یاسایەکە وابەستە بکرێت بە یاسای بودجە و پێکەوە گرێ بدرێت وەک ڕێکەوتنێکی سیاسی یان لەژێر پاڵەپەستۆی ئەنجامدانی هەڵبژاردنەکان. سێەم، پێویستە دادگای فیدرالی دامەزراو بێت لەسەر بنەماکانی هاوڵاتی بوون و دەستپاکی و لێهاتووی و سربەخۆیی، خۆی بە دوور بگرێت لە کاری لایەنگری ئاینی و تایەفەگەری و نەتەوەیی، بارودۆخی ئێستا لەبەر چاو بگرێت، خۆی بە دوور بگرێت لە هەر وروژاندنێک. ئێمە چارەسەریەکان لە ڕێکەوتن دەبینینەوە لە هەموارکردنەوەی مادەی سێەم لە یاسای دادگای فیدرالی جێبەجێکرا و کە دەقەکەی بەم شێوەیە بێت. کاتی بوونی هەر بۆشاییەک لە پشکی دادگا دامەزراندن بە پێی ڕاوێژ لە نێوان قازیەکانی دادگای فیدرالی و ئەنجومەنی باڵای داد و ئەنجومەنی دادی هەرێمی کوردستان بێت. ئەویش بۆ زامنی بەردەوامبوونی دادگای فیدرالی لە بەڕێوەبردنی کاروبارەکانی.